سەرۆک ماکرۆن لە ساڵی 2021 بۆ هەرێمی کوردستانەوە دەردەخات کە بەڕێ کۆمەلگانی دەوڵەتی بەتایبەتی وڵاتێکی وەکو فەڕەنسا کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشتنی دەوڵەتیە سەردانی هەولێر بکاتەوە لەگەڵ سەرۆکی هەرێم و بەرپرسانی بالای حکوومەتی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە. ئەو چەندین شاندی تر هاتووە سەرۆکی هەنگاریە، وەزیرانی دەرەوە، وەزیرانی بەرگی وڵاتانی تر، چونکە هێشتا ئێمە هەندێک مەترسی کۆمەلگانی دەوڵەتی هەیە چکە داعش کۆتایی نهاتووە. هەرێمی کوردستان بەشێکە لە چوارچێوەی هاوپەیمانیەتی نێودەوڵەتی بۆ شاردەری دژی داعشدا. من بڕوا ناکەم تا ئێستاش هەرێمی کوردستان گرنگی تایبەتی خۆی هەیە چونکە فاکتەری سەرەکی ئاشتی و سەقامگیری ناوچەکەیە و باشترکردنی پەیوەندی نێوان هەولێر و بەغداش دەبێتەوە ئەوەیەکی وڵاتانی ڕۆژاوا بەتایبەتی ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا سوود لێ ببینن چونکە ئەوەن دەیەوێت عێراقی دیموکراسی فیدرالی و فەرەلانی دروست بکەن. کۆمەلگانی دەوڵەتی داوا لە هەرێمی کوردستان و عێراق دەکەن کە چوارچێوەی دەستور کێشەکانیان چاوەڕێسات بکەن لە ڕێی دیالۆگ و نیشتیمانە. ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئەوە داوامان کردووە وەکو باسم کرد بەبێ هەبوونی پەیوەندیەکی سەقامگیر نێوان هەولێر و بەغدا هیچ ئارامی و سەقامگیری نە لە عێراق و نە لە ناوچەکە بەدێ ناهێت. بۆیە کۆمەلگانی دەوڵەتی زۆر بە 40 ساڵەوە دەکەن کە هەردوو بەغدا و هەولێر پەیوەندی خۆیان باشتر بکەن چوارچێوەی دەستوری عێراقدا. داهاتوێکی زۆر باشمان هەیە چونکە ئێمە کارمان کردووە و نەک بە هەرێمی داهاتوێکی باش بۆ عێراقش دەبینی. کێشە تەنها لە هەرێمی کوردستانیە بەرکول هەمووی عێراقدا هەیە. ئێستا پەرتەوازی نێوان شیعەکان هەیە، نێوان سوننیەکان هەیە، نێوان کوردەکانش هەیە کە ڕەنگی دایتەوە لەسەر سیاسەتی عێراق و هەرێمی کوردستانەوە. بێگومان پێویستە ئێمە خۆمان هەموو کورد هەموو عێراقیەک ئەم کێشانە ناو خۆمان چارەسەر بکەین بۆ ئەوەی بتوانین پاڵپشتنی دەوڵەتی زیاتر بەدەست بێنین.